یاری دوایەمە یاری داڵگۆنا بوو. داگۆنا؟ ئەو شیرینەی کە شێوەیەکی تایە توانین دەریبێنی؟ بەڵێ. سڵاوتان لێبێت باسوخواستی ئەمڕۆمان لەبارەی کەسایەتی سەرنجڕاکێشی دێهۆیە کە ژمارە 388 بوو. بۆچی گومان ئەکرێت یەکێک بێت لە کەسانی VIP؟ ئێمە لێرە دەخینە ڕوو. ئەگەر سەرنجی یاریەکەتان دابێت بۆتان دەرئەکەوێت دێهۆ لە یەکەم یاریدا نەبووە، بە هیچ شێوەیەک نابینرێت، ڕەنگە لە زنجیرەکە پیشان نەدرابێ، بەڵام پیشان نەدانی یەکێک لە یاریزانان کە بە شێوەیەک ڕۆڵی سەرەکی دەگێڕێت لە زنجیرەکە بە هەڵی دەرهێنەر و زنجیرەکە هەژمار دەکرێت کە پێیان نەزانیوە. لەو دیمەنێش کە دەنگدان دەکرێت، دەنگدان بە گوێرەی زنجیرەی ژمارەی یاریزانان بەڕێوە ئەچێت. یاریزانی 390 یاریزانی 388 سەرەتا ژمارە 390 دەنگی خۆی ئەدات، دواتر ئەچێتە سەر یاریزانی ژمارە 389. بەڵام لەبەر ئەوەی ئەم یاریزانە لە قۆناغی یەکەمی یاریەکە کوژرا لە ناو دەنگدانەکە بەشدار نەبوو، بۆیە دەبێت یاریزانی دواتر واتە 388 بێت کە ژمارەی دێهۆش 388. بەڵام ئەو کەسەی کە دێت دەنگ بدات دێهۆ نییە، بەڵکو کەسێکی ترە. لەم بارەیەوە دوو بۆچوون هەیە. یەکیان ئەوەیە دەڵێت ئەوە هەڵەیەک بووە لە زنجیرەکە، ناشتی وا نابێ ڕووبدات لە زنجیرەیەکی لەم چەشنەدا کە خاوەن زۆرترینی بینەری نێتفلیکسە لەگەڵ دەرهێنەرێکی ئاوا زنجیرێکی وای دروست کردبێت، ناکرێت هەڵەیەکی وای کردبێت. ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی دێهۆ ئەو کاتە لە یاریەکە نەبووە، بەڵکو دوای دەنگدانەکە دێتە ناو یاریەکەوە. ئێستا بۆ وا دەڵێن چونکە ئەگەر بە جوانی بینەری زنجیرەکە بووبن، فڕۆنتمان سەرەتا لە یاریەکە نەبوو، بەڵکو لە کاتی دەنگدانەکە هاتە ناو یاریەکەوە. ئەم پێشتر هەموو یاریانەی بردووەتەوە، ئەگەر بە یەکۆ بمێنینەوە هیچ شتێ نامێنێ ئێمە نیگەران بکە. ڕاستە کات بەڕێزینە، ئێمە ئەبێت بەیەکەوە بمێنینەوە. منیش تاوی ڕێگاکە لەگەڵتانە بوو. من دێهۆم، کانگ دێهۆ. تەنانەت دێهۆ لەگەڵ فڕۆنتمان لێ گروپدا بوون بۆ ئەنجامدانی یاریەکان. خاڵی دواتر لە هەمووی گرنگتر ئەوەیە ناوی دێهۆ لە زمانی کۆریدا بەمانەی پڵنگی گەورە دێت. ئێمە بینیمان کەسانی VIP لەسەر ڕوخساریان ڕۆپۆشی سیر و سەمەریان هەبوو. یەکێک لەو ڕۆپۆشانەی کە لەسەر ڕوخساریان هەیان بوو ڕۆپۆشی شێوە پڵنگ بوو. لەم زنجیرەیە بۆمان دەردەکەوێت جگە لە یاریزانان هەر کەسێک ڕووپۆشەکەی لابرایە و ئاشکرا بۆیە بە جۆرێک ناچار بوون لە پێشبڕکێکە لایەن برن یان بیان کوژن. ئێستا گریمانەکە باس لەوە دەکات دێهۆ یاریزانی ژمارە 388 یەکێکە لە کەسانی VIP. دێهۆ لە جیاتی ئەو کەسە هات کە ڕۆپۆشی پڵنگی هەبوو، هاتۆتە شوێنی ئەو چونکە ڕوخساری ئاشکرا بووە بە گوێرەی ناوەکەی کە بەمانەی پڵنگی گەورە دێت و بە بەراورد بۆ ڕووداوانی کە لە زنجیرەکە بینیمان مەحاڵ نییە کە شتیوا نەبێت. بەڕێز دێهۆ، بەڵێ ئێمە یەکترە ناسین؟ لە یاریەکە کاتێ و بەڕێزە وتی مەجوڵێن